قەیرانەکانی هەرێمی کوردستان بەردەوامە لە بەرەوگرتنی هاوڵاتیان و بەتایبەت دانیشتوانی پارێزگای سلێمانی. بەو پێی سەرڕای دابەشکردنی موچەی مانگی حوزەیرانی تەواوی وەزارەتەکان لە هەردوو پارێزگاکەی زۆنی زەرد، بەڵام تا ئێستا چەندین وەزارەت و بەڕێوەبەرایەتی سنووری سلێمانی موچەیان وەرنەگرتووە و جەژنی قوربانیان بە گیرفانی بەتاڵ بەڕێ کرد. بەپێی بەدواداچوونەکانی پەیام، فەرمانبەرانی وەزارەتەکانی ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون، شارەوانی و گەشت و گوزار، کارەبا، ڕۆشنبیری و لاوان، خانەنشینی مەدەنی و سەربازی، خوێندنی باڵا لە چاوەڕوانی موچەکانیاندان. بڕیار بوو دوای پشووەکانی جەژن موچەی تەواوی ئەو وەزارەتانە لە سنووری پارێزگای سلێمانی دابەش بکرێت، بەڵام بە بیانووی نەبوونی پارە لە بانکەکانی گەرمیان موچەی ئەو فەرمانبەرانە لەو ئیدارەیە بۆ کاتێکی نادیار دواخرا. بەپێی زانیاریەکان بەهۆی بێئومێدبوونی بانکی ئیدارەکە لە بوونی پارەی پێویست بۆ ئەو وەزارەتانە، بڕیارە لە داهاتی ناوخۆی بەڕێوەبەرایەتیەکانی کارەبا و ئاوەدانکردنەوە موچەی مانگی حوزەیران بۆ ئەو فەرمانبەرانە خەرج بکرێت. لە ماوەی ڕابردوودا داهاتی مەرزی پەروێزخان دەگەڕایەوە گەرمیان، بەڵام لە ئێستادا تەواوی داهاتی مەرزەکە دەگەڕێنرێتەوە سلێمانی و لە بوونی هەر کوتهێنانێکی دارایی لە گەرمەسێر، ئەوە ئەو ئیدارە سەربەخۆیە ناتوانێت بەهانای فەرمانبەرەکانیەوە بچێت. دابەش نەکردنی موچەی بەشێک لە وەزارەتەکان لە کاتێکدایە نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهان لەسەروی $100ەوەیە. ئەگەر بێت و سکاڵا یاساییەکەی بەغدا لەسەر تورکیا لە دادگای پاریس لە بەرژەوەندی حکومەتەکەی کازمی یەکلایی ببێتەوە، ئەوە چاوەڕوان دەکرێت بە ڕێژەی بەرچاو نەوتی خاوی هەرێمدا کشانەوە بەخۆیەوە ببینێت و ئەمەش هێندەیتە دۆخی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و سلێمانی بەتایبەت ڕوبەڕووی چارەنووسێکی نادیار دەکاتەوە. حکومەتی هەرێم بەڕوونی دوو ئیدارەی پەیڕەو دەکات، سەرڕای داهاتی $500 ملیۆن مانگانە بۆ دارایی حکومەت لە فرۆشی نەوت، بەڵام تەواوی مانگەکان بە ڕێژەی 1/3 ئەو بڕی سلێمانی پێویستێتی پارە دەنێرێت و بە بەرپرسانی شارەکە ڕادەگەیەنێت تەواوی کوتهێنانەکە لە ڕێگەی داهاتی ناوخۆی پارێزگاکەوە پڕ بکەنەوە. دابەش نەکردنی موچە لە سنووری پارێزگای سلێمانی هەر هۆکارێکی سیاسی و ئابووری هەبێت، دوجار بۆ دانیشتوانی ئەو خێزانانی داهاتیان سنووردارە و بژێویان لەسەر موچەیەکی مانگانەی چەند سەد هەزاریە بارگرانیەکی گەورەیە و هێندەی دیکە تەنگیان پێ هەڵدەچنێت.